پرۆژەیەکی گەورەی ڕێگاوبان کە ماوەیەک بەهۆی قەیرانی داراییەوە کارەکانی ڕاگیرا بوو لەسەر بڕیاری جێگری سەرۆکی حکوومەت دەستی پێکراوەتەوە. پرۆژەکە دروستکردن و قێرتاوی ڕێگای سەرەکی نێوان کفری سلێمانیە کە دوای تەواوکردنی ڕۆڵی دەبێت لە ژیاندنەوەی ناوچەکەدا. ئەم ڕێگایە سوپادەی زۆرە. یەکێک لەوانە دەواازەیەکی ترە بە ڕووی گەرمیانانی ئەم دەڤەری گەرمیانە ئەبەسێتەوە بە سلێمانی و لە شوێنێکی ترەوەی بەسێ بە کەرکووک و بە چەمچەماڵەوە لە جێگایەکی ترەوە و نێشتنی لۆدە لەسەر ڕێگەکانی ترکەوە لۆدێکی زۆر ئێستا لەسەر ئەو ڕێگایانە هەیە و هەروەها لە ڕووی ئاوەدانی و ئەوەی کەوا چەند گوندێک ینی تقریبا توانین بڵێن 12 بۆ 14 گوند ڕاستەخۆ هەن لەسەر ئەو ینی جادەیەوە ئەو ڕێگایە و چەند گوندێکی تریش ڕێگەکانیان کورتووە بووە. ئەم پرۆژەیە کە بە درێژی 80 کیلۆمەترە لە ساڵی 2010 دەستی پێکردووە، بەڵام قەیرانی دارایی ڕێگری تەواوکردنی بووە. دوای بڕیاری جێگری سەرۆکی حکوومەت بودجەی بۆ تەرخان کراوەتەوە و بڕیارە لە 3 مانگی تردا کۆتایی پێبێت. مەرحەلەی یەکەم تەواو بووە، مەرحەلەی دووەم ئێستا ئەمە کاری تیاکەین لە تەواوبوونایە کە 95% پرۆژەکەمان تەواو کردووە، 94 بۆ 95% پرۆژەکە تەواو بووە. لە زۆنی دووەم کە کۆمپانیایەکی تر جێبەجێیەکە ئەوانیش بە هەمان شێوە لە مەرحەلەی کۆتایی پرۆژەکەیان. ئەم پرۆژەیە دەتوانێت خزمەتێکی گەورە بە ناوچەی گەرمیان بگەێنێ. ڕێگاکە ناوچەی گەرمیان لە ڕێگای سەنگاوەوە بە سلێمانی دەبەستێتەوە، بە نزیکەی 100 گوندی ناحیەکانی ئاوەسپی و سەنگاودا تێدەپەڕێت، هۆکارێکە بۆ ئاوادانکردنەوەی ئاوایەکانی ناوچەکەش. دوایەوە گوندەکانش ئەژێنەوە گوندەکانشەژێنەوە گەڕێنەوە ئێستا زۆربەی حالیان زۆربیان بلۆک بکەدا بۆ شوێناواری خۆیان وە گەڕێنەوە بۆ شوێنەکان خۆیان حیوانداریەکەن و باشترە بۆ خەڵکەکە. دوای ئەوە کەلاریش ئەو قورسی کەلار سلێمانیە لەسەری نامێنێ ئەو حملە و ئەو زەختە لەسەری. بەگرخستنەوەی ئەم پرۆژەی ڕێگاوبانە کە لە ئێستادا بە چاودێری ڕاستەوخۆی جێگری سەرۆکی حکوومەت بەڕێوە دەچێت لەم قەیرانەدا و لەناو قوڵایی ئاوایەکانی گەرمیانەوە کردنەوەی دەرویەکی ترە بەڕووی گەڕانەوەی ژیان بۆ ئەم ناوچەیە. سامان کەریم کورد سات نیوز ناحیە ئاوەسپی.